ئەم تەوەرەمان باس لە ڕوبەڕووبوونەوەی کێشەکانەکەین، چۆنێتی ڕوبەڕووبوونەوەیان، چۆن چارەسەریان بۆ بدۆزینەوە، چۆن لە کێشە ڕانەکەین، چۆن لێبوردە بین بەرامبەر بە هۆکاری کێشەکان ئەگەر ئێمە بین یان بەرامبەرەکەمان بێت. ئەمانە ئەکەینە کۆمەڵ پرسیار ئەڕەسەی میوانەکەمانەکەین کە زۆر بەڕێز پشتیوان جەمال ڕاهێنەری گەشەپێدانی مرۆییە کە لە ستۆدیۆ ڕۆژێکی ئامادەیە بۆ وەڵامی پرسیارەکان. کاک پشتیوان زۆر زۆر بەخێر بێت. ڕۆژێکینت باش. کاک پشتیوان کێشە هۆکاری زۆر ئیترەمە داراییە، خێزانیە، پەروەردەییە، ینی بابەتمان زۆرە. بەڵام ئێمە چۆن لەگەڵ کێشەکانە هەڵکەین؟ ینی خاڵی جەوهەری دەستپێک و هەڵکردن لەگەڵ کێشەیە چییە؟ خۆی ئەگەر بمانێت پێناسەیەکی کێشە بکەین بە گشتی کێشە بریتی لەو شتەی کە ئەبێتە ڕێگرێک لە بەدیهێنانی ئامانجەکانی مرۆڤ. واتە کاتێک کە تۆ ئامانجێکت هەبێت جێبەجێ بکەی کێشەیەکت بۆ دروستە بێت، ئەم کێشەیە بێتە هۆی ئەوەی کە ڕێگرێکە لە بەردەم چیە لە بەردەم بەدیهێنانی ئامانجەکەی تۆ. جا مرۆڤ بوو ئەوی کە بتوانێت خۆی بگونجێنێت لەگەڵ کێشەکانە، بتوانێت چارەسەری بۆ بدۆزێتەوە. کۆمەڵێک هەنگاو هەیە. پێش ئەوە من حەزەکەم نمونەی کێشە بە دووشتی جوان بێنمەوە، ینی کە ڕۆژانە خۆمان بەکاری ئەهێنین لە ژیانمانە. مرۆڤ بەردەوام ئەگەر کێشەیەک بێتە بەردەمی ئەتوانێت وەکو دووشت سەیری بکات، هەردوو کیشی خواردنە وەکو گوێزەر سەیری بکات. گوێزەر خۆی ڕقە، بەڵام ئەگەر بیهێنی بیکەیتە ناو ئاوێکی گەرمەوە دوای ئەوە وردە وردە ئاوە گەرمەکە نەرمی ئەکات. کەواتە کێشەکانیش لە ژیانی مرۆڤە هەر بە هەمان شێوەیە. سەرەتا تۆ ڕوبەڕووی کێشێک ئەبیتەوە ڕقە، کێشەکە ناخۆشە، ناڕەحەتە. بەڵام وردە وردە ئەگەر بەهێمنی چۆن ئاوە گەرمەکە بەهێمنی لەسەر خۆ تەعاملی لەگەڵاکان نەرمیەکات، ئەگەر بەهێمنی ڕوبەڕووی بیتەوە وەکو ئەو گوێزەرە چۆن نەرمەبی کێشەکەش نەگەرێت و ئەگەر هەبێت لە ڕنەی بات کێشاوەنە وردەگاتەوە ئەوە سەریع سەری سەریع یەکسەر کۆتایی پێهێنێت. باشتر ناو جۆرە کەسانن کە کێشەکە زوو هەڵەچێت و کۆتایی پێێنێت و تەواوتر بەرەو خراپ بوونە ڕوان. بەڵام لە ئەنجامیش هەیە زۆرجار لەو ئەنجامی هەڵچوونەیە هەندێک کاردانەوەی نەخوازراویشی لێکەوێتەوە خراپ بەرەو خراپ بوونە ڕوان. دوو هەمیان ئەتوانین هەر بە قاوە هەموو ڕۆژێک لەوانەیە زۆرینەی خەڵکیم شارە بیخوات. قاوە خۆی تاڵە، بەڵام کاتێک کە تۆ ئیخیتە سەر ئاوێکی گەرم ئەیکوڵێنیت بۆ ماوەیەک، دوایی کە سیرەکەی ڕەنگی ئاوەکەش ئەگۆڕێت، ینی ڕەنگی ئاوەکەت بۆ ئەگۆڕێت و تامێکیشی پێ ئەدات. بە هەمان شێوە ینی ئەتوانی احتیاطی کێشەیە گێتە بەردەمە لەوانێت تۆزێ ناڕەحەت بێت، تاڵ بێت، ینی بێزارت بکات. بەڵام ئەگەر تۆ وردە وردە عینەن ئاوەکە تەعاملی لەگەڵا بکەیت، ئەو قاوەیە بەرەو چیە ڕوات بەرەو ئەوڕوە تامێکی خۆشیشت پێ ئەدات. زۆر کە سەڵاڵە تاڵێکی چێژ بەخشەیە. ئەگەر با قسەکە جەنابەت وەری بگرین کێشەکان پێم وابێت تەنانەت هەندێک جار چێژیشی دەیابینین. چێژی لێ ئەبینی بەڵێ. کەواتە ئەگەر بمانێت بەم دوو شێوەیە لەسەر خۆ تەعاملی لەگەڵا بکەی زۆر بە ئاسانی ئەتوانێت چارەسەر بکرێت. بەڵام زۆربەی خەڵک هەڵەکە لەوایە کۆمەڵێک شت بەکار ئەهێنرێت لە چارەسەرکردنی کێشەیە وازانی شتێکی باش ئەکات بەڵام هەڵەیە، ینی خۆتی لێ بگری باشترە. بۆ نمونە کاتێکە کێشەیەکت بۆ دروست ئەبێت لەگەڵ هاوڕێیەکتە، لەگەڵ شەریکێکتە، لەگەڵ هاوسەرەکەتە، لەگەڵ مناڵەکەتە، لەگەڵ کەسێکە کێشەیەکت بۆ دروست ئەبێت، بە بۆچوونی خۆی ئەم کەسە سیرەکەی یەکسەر بەرامبەرەکەی تاوانبار ئەکات و لۆمەی ئەکات. کەواتە لۆمەکردنی بەرامبەرەکەت گەورەترین هەڵەیە کە مرۆڤ بەکاری ئەهێنێت لە کاتی چارەسەری کێشەیە. بۆ چونکە ئەم لە ڕوانگەی خۆیەوە سەیری کێشەکە ئەکات، یەکسەر لۆمەی بەرامبەرەکەی ئەکات، خۆی بەڕاست دەزانێت، بۆیە لۆمەی بەرامبەرەکەی ئەکات، مناڵ بێت، گەورە بێت، هاوڕێیەکی بێت، فەرمانبەر بێت، لە بەڕێوەبەرەکەی بێت کە لۆمەیە یەکسەر لۆمەی ئەکات، ئەمیش قەڵغانێک بۆ خۆی دروست ئەکات. سروشتی مرۆڤ هەروایە، قەت یەکسەر اعتراف بە غەڵەتی خۆی ناکات، بەرگری بۆ خۆی دروست ئەکات. یعنی ئەگەر نمونەیەکی قورئانی بێنینەوە، شەیتان ئەو کاتەی کە لە فەرمانی خوا دەرچوو، خوای گەورە پێی فەرموو سوزدە بۆ ئادەم بەرە، ئەوتی من سوزدەی بۆ نابم، لە گەورەی خۆیان تەکەببور گرتی، وتی سوزدەی بۆ نابم، منە لە ئاگر دروست کردووە، ئەو لە خۆڵ دروست کردووە. بەڵام دوایی لە شوێنێکی تراکە هی نەکات، وتوێژێک لە بینی خوای گەورە و شەیتانە هەیە، شەیتان بە خوای گەورە ئەڵێت ڕەبی بیما ئەغوەیتەنی،
خوایە تۆ واد لە من کرد من ئەو هەڵەیە بکەم ینی لۆمەکە ئەجارێتەوە بۆچی هەڵەکە ئەجارێتەوە بۆ خی گەورە تۆ واد کرد من سوزدەی بۆ نەبم خۆتوانی نێڵیت ینی بزانم مرۆڤەکانیش بەم شێوەیە تەشبیه نەبێتەوەن کاتێک کە کەسێک هەڵەیەکە کات یەکسەر بەرامبەرەکەی لەوانەیە هەڵەکەی خۆشی بێت بەڵام یەکسەر بەرامبەرەکەی تاوانبار ئەکات لۆمی ئەکات بۆ وات کرد بۆ هات کرد کاتێک گەزانی ئەم کەسش قەڵغانی بۆی دروستەکە کێشەکە گەورەتر ئەبێت بۆیە ئەگەر بتەوێت چارەسەری کێشەیەک بکەیت باشترین شت ئەوەیە کە ڕێک بوەستی لە شوێنی خۆتا لۆمەی بەرامبەرەکەت نەکەیت هەنێک جار ئەگەر خۆشمان هۆکاری کێشەکە بوو بێتین ئەگەر بە قسەکەی جەنابەت بە دوای خەتاکارە بگەڕین ئەوە نەیتر کێشەکە ئاڵۆزە بێ بە دڵیایە شتێکی زۆر خۆشە مناڵی جێڕێتەوە یانی من لە فێسبووکا زۆر بە هەرۆکو نوکتەیەکیشی لێ هاتووە ئەڵێ ئەگەر منداڵێک کەتنێ بکات پەرداخێ بشکێنێ شتێ بکات داگیا باوک دەسەکە بە لۆمەکردن و تێگەی لێ ئەیات و ئەمە بۆشکار بەس ئەگەر خۆی بیشکێنی ئەڵە ڕۆڵە هیچ نەبوو خەدەری خوا بوو خێر بێ ئینشاءالله ئەمە بۆژنی ماڵ هەر هەیە باش ینی بۆ خۆت بۆچی زۆر بە ئاسانیە توانی چارەسەری بکەیت بەڵام کە مناڵێک لە تۆ بچووکترە کەسێک لە تۆ ئینە هەڵەکەکە دەر هەمان هەڵی خۆشدا بە ئاسانی ینی ئاکادی لیت و ڕاوی تووڕەمەی لەبەر باشترین شت ئەوەیە کە ئینسان بتوانێت لە لۆمەکردنی بەرامبەر بوەستێت دوو هەم چارەسەر ئەوەیە کاتێک کە ئێمە کێشەیەک ڕوو ئەدات لە بینی دوو کەسە بەرامبەرەکان هەردووچی بەیەکەوە قسە ئەکات یعنی کەسیان ئامادەینی جۆ بۆ ئەوی بەرامبەرەکەی بگرێت قسە ئەکات ینی وەکو کەڵەشێر چۆنەڵی بەرامبەر بە یەکتری ئەخوێنن ئەبێ بە شەڕەکە و شەڕەکە ینی وای لێت ئەخوێنن بەرامبەر بە یەکتری تێناگەن لە یەکتری کە لە ڕقی پێڵەن کە لە ڕقی بەڵێ لەبەر ئەو دووهەم ڕێگا بۆ ئەوەی کە ئینسان بتوانێت لە کاتی بوونی کێشەیەکە هەر کێشەیەک بێت تەنانەت ینی کێشەی سیاسی بێت دارایی بێت کۆمەڵایەتی بێت ئیداری بێت هەر کێشەیەک بێت تۆ بوەستە جۆ بۆ بەرامبەرەکەت بگرە تاوەکو تەواو ئەبێت کە تەواو بوو ئەو کاتە تۆ ئەتوانیت ئەویش جۆ بۆ تۆ بگرێ ستیڤن کوفی کتێبێکی هەیە نووسەری کتێبی حەوخوەکە باسی چارەسەری کێشە ئەکات ڕێگای سێهەم بۆ چارەسەرکردنی کێشەکان ئەڵێ باشترین ڕێگە بۆ چارەسەرکردنی کێشەکان ئەوەیە کە مرۆڤ جۆ بۆ بەرامبەرەکانی بگرێت جۆی بۆ بگرێت هەتا ئەو کەسەی بەرامبەری قسەی خۆی تەواو ئەکات چونکە ئەو کەسە بارگاویە یعنی پڕە لە تۆ پڕە لە تۆ شتێکی هەیە بەرامبەر بە تۆ ئەگەر ئەو قسە بکات تۆ پێی ببڕی ئەوەنەی تر بارگاویتر ئەبێت باشە زۆر جار کاک پشتیوان باس لەوا کرێ بێدەنگی هەڵبژاردن کێشەکە ینی قوڵترەکاتەوە خورسترەکە بۆ لەبەری کەسی بەرامبەر کە دەڵێت پڕە بارگاویە لە تۆ ئەوێ خۆی خاڵی کاتەوە زۆر جار تێڕوانینێکی هەیە ئەم کەسە ڕاکا لە کێشەکە یان کێشەکەی بە جۆر لە جۆرەکان لە قەوسێکە ئیمالەکات جۆ بە من نایە ئەم هەموو هەڵچوو نەمەیە ئەم هەموو تۆ ڕەبوو نەمەیە ئەم هەموو کێشەی هاتوتە سەر من کەچی ئەو لەگەڵما هاوبەش نییە لە چارەسەرکردنی بێدەنگی هەڵبژاردن هەموو کاتێک باشە لە چارەسەری کێشە بێدەنگی جاری وە ئەوەنەی تر ئاسابی ئەو کەسە وێرانەکات ئەوەنەی تر تیژی ئەکات ئەوەندەی ئەڵێ حساب بۆ من ناکات لەبەرەوە ڕوبەڕووبوونەوەی کێشەکە باشترین چارەسەرە یعنی تۆ ڕوبەڕووبیتەوە بۆ ترسی لە کێشەکە کێشەیە کە ڕوویدا و دابنیشە چارەسەری بکە لەگەڵ هاوسەرەکەتە لەگەڵ مناڵەکەتە لەگەڵ بەڕێوبەرەکەتە لەگەڵ هاوڕێکەتە یعنی ئەبێ ڕوبەڕووبیتەوە بۆ ئەوەی کە بتوانانی چارەسەری بەڵام جۆگرتنەکە زۆر مهمە کە تۆ بەرامبەرەکەت قسەی کرد خۆت بگرە وەڵامی مەدەرەوە چونکە دایمە کاردانەوەی لێ ئەبێتەوە کە ئەو قسە ئەکات تۆ قسێکی تری بەسەرا ئەهێنیت ئەمە ئەبێتەوەی کار و کاردانەوە لە یەکتری تێناگەن بۆیە هەندێک جار لە کۆبوونەوەکانە ینی سڵحی عاشایری یاخود کەسی سێهەمیەتە بینی کێشەکەەوە ئێوە چارەسەری بکات ئەوەنە ڕەدی یەکتری ئەدرێتەوە هەڵ ئەسێ ئەڕوات ینی لەبەرەوەی ئەڵێ تۆ ناتەوێت چارەسەری کێشەکە بکەیت بۆ باشترین شت ئەوەیە کە جۆ بگرێت باسی شتی کۆنیش نەکرێت یعنی شتە کۆنەکان کە ڕوویداوە تۆ هاتووی چارەسەری بکەیت ئەگەر کۆنەکە کە ڕوویداوە بەردەوام بیڵیتەوە شتی کۆنتر بێنیتەوە سێرەکەی خراپتر ئەبێت ئەو شتێکی ترە بوو ئەهێنێتەوە جا ستیڤن کوفی لە کتێبەکەیە باسی قەومە هەندێکانەکە هەندێکوانەکانی ئەمریکا ئەڵێ عادەت و نەریتێکیان هەیە ڕمێکیان هەیە سەرۆک عەشرەتەکانیان ئەیگرێ بەدەستیەوە وەکو ڕەمز وایە بۆیان ئەم ڕما پەڕێکی پێوەیە ئەڵێ عادەت و نەریتێکیان هەیە لە کاتی چارەسەرکردنی کێشە لە بینی دوو قەبیلەیە چی ئەکەن یان ئەم ڕما ئەیەن بە کەسی بەرامبەر ینی دوو کەس کێشەیەکیان هەیە دوو قەبیلە کێشەیەکیان هەیە ئەڵێ ئەم ڕما ئەیەنە دەستی کە ڕمەکەی بەدەستەوە بوو ینی هیچ کەس بۆی نییە قسەی پێ ببڕێت
هیچ کەس بۆی نییە تەدەخل بکات حتا قسەکانی تەواو ئەکات کە ڕمەکە ئەگرێ بەدەستیەوە ئیتر قسەی خۆی ئەکات تەنانەت ئەگەر قسەی ناشرینیش بە بەرامبەرەکەی بڵێت هجووم بکاتە سەری هەرچی شتێک بڵێت کەس بۆی نییە ڕەدی باتەوە حتا تەواو ئەبێت باش کە تەواو بوو ڕمەکەی لێوەر ئەگرن ئەڵەن تەواو بووی تەواو بوو یاعتیادی ئێن بە بەرامبەرەکەی ئەوش ڕمەکە ئەگرێ بەدەستیەوە بە هەمان شێوە سەرەی ئەوە کە چی ئەکات ڕەدی ئەداتەوە قسەکانی کردواری خۆمان نابێ من لەزگە بێ لەزگە وێ لە دەنیە کەسی بەرامبەر بڵێ تۆ قسە بەجددی ئەزای چۆنە ینی ئەو کەسانی کە کێشیان هەیە بەجددی ینی ئەبێت تەحملێک لێ بوردەیی ینی ئەبێت لێ بوردەیەکت هەبێت ئەبێ خۆت اعتراف بەو خەڵەتەی خۆت بکە ینی هەندێک جار چارەسەری کێشەکە لەوایە کە ئینسان اعتراف بە بوونی خەڵەتەکە ناکات بوونی کێشەکە ناکات بابە من هیچ کێشەیەکم نییە لەگەڵیا ئەی باشە کە کێشەیەکت نییە لەگەڵیا ئەی ئەم شتە زلە چیە دروست کردووە ئەم قەتەی علاقەیە چییە کاک پشتیوان هەیە بە قسەکەی جەنابەت ئەڵێ ئەبێ گوێ لە یەکتری بگیرێ بەڵام جاری وا هەیە بەرامبەرەکە هەر سوورە لەسەرەوەی کە تۆ تاوانباریت قبوڵی ناکا کە بۆ من بەشێک بووم لە هۆکارەکە لەم کاتانەدا ئەبێت چی بێت زاهرخان هەندێک جار هەنێ شت هەیە چێتە بواری نەخۆشیەوە یعنی چارەسەری من و تۆ ناتوانین چارەسەری بکەین کەسانێک هەن خۆی هەر لە دەرونیە نەخۆشە ینی پێویستی بە چارەسەرە اعتراف بەو شتەش ناکات بەردەوام کێشە دروست ئەکات بەردەوام خۆشی بەڕاست ئەزانێت یعنی کێشەیەک دروست ئەکات و خۆشی بەڕاست ئەزانێت و بەرامبەرەکانی بەهەڵا ئەزانێت ئەمە باشترین شت قسەکەی کاگاری باسی کرد باشترین حل ئەوەیە کە بێدەنگی هەڵبژێریت لەم حاڵەتەیە چونکە چەند تۆ قسەی لەگەڵ بکەیت ئەو خۆی دان بە غەڵەتی خۆیان نانێت و بەردەوامە لەبەرەوەم جۆرە کەسایەتیانە ئەگەر کێشەیەکیش ڕوویدا بێدەنگی هەڵبژێری تەنانەت دەگەر هەر قسەش بکە وەڵامی نەدەیتەوە باش کە دوایی کە هیلاک بوو خۆی وسکوتە بێت باشە کاک پیشانی میشاوترێ لە کێشەیە هەتا هەوڵبەی نەچێتە کەسی سێم بەڵام زۆر جار تایبەتمەندیەک لە کەسی سێمە هەیە زۆر ینی مەبەستمە بزانم ئەو تایبەتمەندیە چییە کە کەسێک هەیە ڕەنگە بە دوو شە کێشەیەک هەلکە ڕەنگە کەسێکیشە بێت 5 ڕۆژدانیشە کێشەیەکی پێ حەل نەکرێ ینی پێیوەستە بە شخصیەتی کەسەوە ینی شخصیت بۆی هەیە لە چارەسەری کێشەکانە نمونەیەکی پێنایەوە کەسایەتی ئەو کەسێک کە دائنیشە چارەسەری کێشەکە ئەکات زۆر کاریگەری هەیە بۆ نمونە جاری وایە دوو یعنی ئەگەر سەیری سیاسەتە نێودەوڵەتیەکان بکەین کێشەی بینی دوو وڵات کە ڕوو ئەدات لە بینی دوو وڵاتە کە کەسێک هەڵ ئەبژێرن دیبلۆماسیترین کەس هەڵ ئەبژێرن ئەینێرن بۆ ئەو وڵاتە بۆ نمونە ئێستا لە حاڵەتی ئێستا بوون ئەفغانستان کێشەیە ڕوویدا و سیاسی نێودەوڵەتی هەموو قسەی لەسەرەکە ئەمریکا دێت چێ بەنێرێت کەسێک ئەنێرێت دیبلۆماسیترین کەس کە هونەری قەناعەت پێکردنی هەبێت یعنی زمانزان بێت بۆیە تۆ کاتێک کە چارەسەری کێشەیەک ئەەکەی ئەبێ کەسێک هەڵبژێری یا کەسێک بنێری بۆ ئەو شوێنە کە لێهاتوو بێت و لێزان بێت لە قسەکردنە نەک بێت ئەوەنەی تر عربەڵێ زادت تین و بەلەتەن ینی قوڕەکە خستەکاتەوە نەوتکە بە ئاگریا بەنزینی پێ بکات هەندێک شت هەیە وایە ینی تۆ ڕووی کێشەکە چارەسەرەکەی بەڵام لە ناوڕاستی ئەوەی تەڕەفی سێم کاتێک زانێت چێتە تەڕەفی یەکێکیان بەخۆشی نازانێت چێتە تەڕەفی یەکەم بۆیە تا مرۆڤ تا بتوانێت لە چارەسەری کێشەیە دوو کەسی بێ باشترە کە تەڕەفی سێم دروست بوو خوانەخواستە لایەنگیریەکی تیا دروستە بێ بۆیە کەسەکان هەوڵ بن کێشەکانی خۆیان حل بکەن زۆر باشترەوە لەوەی تەڕەفی سێم دروست بێت چکە هەنێ هەڵە ڕوو ئەدات لە تەڕەفی سێهەمە کاک ئاری دێت ئەبێ بە ناوبژیوان لە بینی من و هاوڕێیەکمان هەردووکمانی خۆش ئێمەش ئەومان خۆش ئەوەی جۆ بە قسەکانی ئەگرین کێشەیەک لە بینمانە هەیە کە یەک قسەمان لەگەڵ ئەکات من لەبەر خاتری کاک ئاری لە هاوڕێکەم خۆش ئەبم بەڵام کە لێی خۆش بووم لە دڵمەوە نییە یعنی هێشتا شتەکە لە ناو دڵمامەوە لەبەر خاتری کاگاری وە من لێی خۆشە بووم بۆیە تەڕەفی سێمان دێجار غەڵەتە ئەبێ ئەو دوو کەسە خۆیان دابنیشن چیان هەیە بە یەکتری دەرببڕن وەکو وتم بارگاوی بوونەکە نەمێنێت هەندێک جار تەرەفی سێم لایەنگریشە ڕاست یعنی ناڵێم بەخۆی نازانێ بێ بە لایەنگری یەکێشان بۆیە باشترین حل ئەوەیە کە ئینسان هەوڵبات خۆیان دابنیشن جۆ بگرن بۆ یەکتری جۆگرتن زۆر گرنگە یعنی هەوڵ بن جۆ بۆ بەرامبەرەکەی بگریت قسەی پێ نەبڕیت تا تەواو ئەبێ کە تەواو بوو وەکو وتم بارگاویە ئەو کە تەواو بوو هیلاک ئەبێ ماندوو ئەبێ لە قسەکردن هەرچی پێ دەریەبڕێت دوای زۆر بە ئاسانی بە خەندەیەکەوە پێی بڵێ تەواو بوویت من ینی خۆم شخصی خۆم چەند دایم جار
کێشەی وام بەسەر هاتووە لەگەڵ کەسێکە یعنی شتێک ڕووی داوە وەستاوم سێرم کردو حتا تەواو بووە کە تەواو بووتم تەواو بووی توێتی ئاوتم داوای لێوردنەکەم یەکسەر دەستی کردووە پێکەنین یعنی ئەمە ئەوای زانیوە تۆ ڕەتی ئەدەیتەوە حتا ئەگەر زانی بێتیشم غەڵەت نیم بۆ ئەوەی کۆتایی بە کێشەکە بێت وتمە دەباشە داوای لێوردن نەماوە بە زەردەخەنەیەکیش بەرامبەرەکەت والەکەی بچێتە مۆقیفێکەوە کە خۆی پێی سیر بکە و دۆخی تێکەوتووە باسیێواگەڵی بۆمەوتمە مندا لێبردنەکەم یان شتێک لەو بابەتە ئەو چاوەڕوانی ئەوەی لە تۆ نەکردووە یان چاوەڕوانی ئەو زەردەخەنی لە تۆ نەکردووەمانە چەند تەکنیکی گرنگن کە مرۆڤ بیزانێت پێشەوەی کێشەکە بگاتە مریشکە ڕەشە بۆ نمونە زۆر کەسی ئەڵە من کۆنتترۆلی خۆم پێ ناکرێ عەسەبیم بە جۆر لە جۆرەکان لە کاتی کێشەیە بەرچەوەم تاریکە بێ چەندە گرنگە بەرامبەرەکەی لەو تەکنیکانەش تێبگات بۆ کۆتا پرسیاری من ئێمە کۆمەڵە خولمان هەیە ینی وەکو گەشە پێدانی مرۆیی ئەمەی کە باسیەکەین چارەسەرکردنی کێشەیانی خولێکە ئێمە بە 2 ڕۆژ بە 12 سعات ئەیلینەوە کۆمەڵی تەکنیکی تیا هەیە فێری بەشداروی ئەەکەین کە بچی شێوازێک بتوانێت کۆنتترۆلی خۆی بکات یەکێک لەو بابەتانی کە مرۆڤ بتوانێت لە کاتی تووڕەبوونە لە ئەو پەڕی تووڕەبوونە کە بتوانێت بەسەر خۆیان زاڵ بێت کە بەرامبەرەکەی ئیستیفزازێکا بۆ ئەوی کە تووڕە بێت ئەوەیە کە هەوڵ بات پێشەوەی کە قسە بکات حەل لە دڵی خۆیان لەو دەقەیە بۆی هەڵنەچێت لە یەکەوە تا دە ببژێرێت لە یەکەوە تا دە تەکنیکێکی زۆر باشە چونکە ینی چۆنەڵی حەماوەکەی دا ئابەزێت تا ئەگاتە دا ئابەزێت و لەوانەیە پەشیمان بێتەوە لەو قسەی کە ئامادەی کردووە خۆی ئێمە ڕێنمایەکی ئاینیشمانەیە کاک پشتیان زۆر جارە وترێت بۆ نمونە ئەگەر دانیشتووی هەستە سەر پێ ئەگەر هەستاویت لەسەر پێ دابنیش ئەگەر بۆ نمونە لە شوێنەکەی شوێنەکەت بگۆڕە تەنانەت ینی هەر زیکرێکی خواش ئەگەر توانین هەر لێوایە زیکری خوا ئەستەغفیرڵڵاه بکە ینی لەوانەیە تر خاو ببیتەوە جوڵەیەک جوڵە ینی هەر ئێتیادی هەستە بڕۆ دەرەوە وەرەوە جوڵەیەک خوێنەکەت نییە چۆنەڵێ ها هەڵچووە هەست بۆ هەستانە بۆ جوڵەیە یەتەوە جێ خۆی کێشەیەکی تریش ڕوو ئەدات لە کاتی قسەکردنە کە لە بینی کەسەکانە ڕوو ئەدات بڵێن کێشەکە گەورەتر دەکات ئەوەیە کە مرۆڤ کاتێک کە قسە ئەکەن لەگەڵ یەکتریە چۆنەڵێ چارەسەرەکان تۆ چارەسەرەکانی پێ ئەڵێیت بەڵام ئەم چارەسەرەکان سوور ئەزانێت ئەمە واقعە بەڵام دان نانێ بەو هەڵەیە خۆیە ئەنی کە لە ڕقی یەکێکە لە هۆکارەکانی ئەوەی کە مرۆڤ وابە جا لە کاتی عەسەبێتیە لایەنی دەروونناسەکان زۆر جوان باسی تووڕەییەکەن حاڵەتی تووڕەیی ئەڵێ مرۆڤ لە دوو حاڵەتە کارەبایاتی مێشک هەیە ئینسان مێشکی کارەبایاتی تایە لە ئەنجامی تووڕەبوونە کارەبایاتی مێشکی مرۆڤ لە دوو حاڵەتە ئەوەستێت یعنی کە وەستایتر هیچ بیرکردنەوەیەکی نامێنێت یەکەم لە حاڵەتی تووڕەبوونە ینی کە سترێسێک تووڕەبوونێک گێتە سەر مێشکی ئیتر کە وەستا خەیاڵی بەس لای ئەو شتەیە بشکێنێت یا حەقە لێ بکاتەوە خەیاڵی بەس لای ئەو شتەی خۆیەتی بۆیە چەند قسەی بۆ بکە بەرامبەرەکەی گوێ ناگرێت چونکە خۆی ئامادە کردووە کە حەق لە تۆ بکات ئەوەی تایەتی بەتاڵی کاتەوە ئەوەی ینی خۆی ئامادە کردووە کە بۆ دانیشتنەکەش هەر بەپڕیەوەیت بەو بەنیەتی ئەوەیە شەڕ لەگەڵ بکات بەنیەتی ئەوەیە شتێخوازی نە ینی ئەگەر بچینە سەر دین و قورئان و ئەمانە زۆر شت هەیە لە قورئانە چارەسەرە ینی لە بینی ژن و مێردا ئاەتێک هەیە خۆی گەورە فەرمێت ئەگەر ژن و مێرد گەشتنە حاڵەتی ئەوەی تەلاق بدرێت سڵح لە بینیانە کرا خۆی گەورە فەرمێ ئین یوریدا ئیصلاحا یوفق الله بینهما ینی ئەگەر ئینسان کێشەیەک لە بینی دوو کەسە دوو کۆمەڵا دوو وڵاتە ڕوویدا ئەگەر نیەتیان ئەوە بێ ئیصلاح بکەن بە نیەتی ئەوە دانیشت بێت کە چارەسەری کێشەکە بێت یوفق الله بینهما ئیلا خۆی گەورە دڵەکان ئەگەیەنێتەوە بە یەکتری بەس ئەگەر بە نیەتی ئەوە هاتبێ کاکە هەر لۆمت بکات وەرجێت بۆنەگە ناگاتە نەتیجە لەبەرەوە هەندێک جار ینی لایەنی دەروونە دکتۆر سەلاح ڕاشد پرۆفیسۆرە لە دەروونناسیە ئەڵێ قسەیەکی جوانی ئەڵێ هەندێک کەس هەیە ئەوێت تاقە لە تۆ بدزێت یعنی وزەی ئەرێنی لە تۆ بدزێت و نەرێنیت باتێ بۆیە ئەو جۆرە کەسانەی کە دایمە کێشە دروست ئەەکەن بۆ داعش ئەنیشێت کێشەکەش ناوێت چارەسەر بێت ئەوێ گەورەتری کات ئەوێت تاقەیەکی ئەرێنی لە تۆ ببات و نەرێنیت باتێ لەبەرواڵە باشترین شت ئەوەیە ئەگەر زانیت ئەم کەسە بەردەوام ئاوایە دوورکەوەرەوە زۆر سپاس